بيانت باش ژیانتان باش سەلامەت دەبێت. سەرەتامەوێ پرسیاری ئەوە بکەم فەرموو بۆچی لە هەرێمی کوردستان زیاتر گرنگی بە یاری تۆپی پێدەدرێت وەک لە یاری بالا؟ خۆی ئەوە لە خۆیان نەوەکو هەر لە هەرێمی کوردستانە، بەڵکە ئەتوانم لە هەموو جیهانە وایە، چونکە بەڕاستی گەر ئێمە بێنین بەبێ تەحەیوز و بەبێ هیچ شتێک یاری تۆپی پێ گرنگێکی زۆر زۆر گەورەی پێراوە لە هەموو جیهانە. لەبەرەوەی تەماشاکەی هەریکەرە کڕێت بە 450 ملیۆن یۆرۆ کەمە ئیمکانێتی وڵاتێکە، یعنی اقتصادێکی گەورەی وڵاتێکە، بەڵام ڕۆژ ڕۆژان یاریکەری بالە نەکڕاوە بە 50 ملیۆن یۆرۆ. بە زۆکو من ئاگام لێبێ یاریکەری بالە کڕاوە لە ئەندیەکان کە داوایان کردو بڵین ئەندیەکانی بڵین بەحرین و کوێت و سعودی و ئەمانە بۆی کەوا فێرقەکانە نادیەکانیان بە قووەت بێ، لەبەرەوە ئەو پەڕەکەی ئەگاتە 20 ملیۆن یا 30 ملیۆن یۆرۆ. ئەمە یەکەم. دووهەمینەن یاری تۆپی پێ، چونکە خۆی بمانێ و نەمانەیە من هەچی یارێکێ لە قوتابخانەوە دەست پێکات. لەبەرەوە تەماشاکەی مناڵ کە تەواو ئەبێ و لە مەکتەب و یەتە دەرەوە چیەکە تیپتیپێن و یاری تۆپێنەکات. ئەمە ئەوە. بەڵام لە وڵاتانی جیهانە ئەوەش نییە گرنگەورێ بە هەموو یاریەکانی کە یعنی ئێستا تەماشاکەی یابان لە مەخیرا گرنگی یا بە یاری تۆپی پێ ئەژنا لە ساڵی هەفتاکانە یا لە ساڵی حتا هەشتاکانیشە ناوبانگی نەبوو، چکە گرنگی یا بوو بەچی گرنگی یا بوو بە یاری بالە. باش کاتە ئەمە هۆکارەکەیشی یەکەمیان ئەتوانین بڵێن بە تایبەتی لە کوردستان بۆ ئەوە گەڕێتەوە کە هەر لە قوتابخانەکانیش خوێندنگاکانیش ئەوانە وەرشەی کە یانە ئەوەی گرنگی بە تۆپی پێدرێ بە یاریەکانی کە نادرێت. خۆی ئەتوانم ئەوە بڵێمەوە قسەی جەنابێت تەواوە، چونکە بۆچی خۆی بێتە سەر یعنی سایکلۆجی مناڵ تەماشاکەی زیاتر حەز بە یاری تۆپی پێ ئەکا بڵێن وەک لە بالە، چکە بالە وەکو تۆپی بالە وەکو تۆپی پێ نییە. تۆپی پێ ئەڕات توانێت تێ هەڵا بیا بە ڕەفیقەکەی یا گۆڵکایە ئەم شتانە کە مناڵن، بەڵام هی بالە چۆن ئەری هینی زۆرە، یعنی تەماشاکەی بنەمای زۆرە. یەکێک لەو بنەمانە ئەبێ چۆن پاس بە یا سێرڤ لێ بە یا ئەو تۆپە دیفاع بکە یا ئەم شتانە، بەڵام لێ یاری هینە ئەمە بەنیسبەت مناڵەوە، یعنی کە فێرە بێ لە ئەوڵەوە. و لە عینی کاتە شتێکی گرنگی کەش هەیە ئێستا تەماشاکەی لە هەموو حتا لە کوردستانە حتا لە عێراقا حتا لە جیهانە چیەکن بۆ ئیحتیمامەن بە، چونکە وای لە تۆ نادیەکان ئێستا نادی هەولێر بڕین یا نادیەکانی یا نادی سلێمانی یا نادی نەورۆزیە ئەمانە خواخواانە یەکەمی عێراق بن، چکە یەکەمی عێراقە چێتە ئەندی ئاسیەوە، دووهەمی عێراقە چێتە ئەندی عەرەبی و منافەسە ئەکەن. ئەنجا لەو ئەندیانە برین لە ئاسیا ڕۆژی لە ڕۆژانە گەر برین منتەخەبات یا شتێک هەڵبژێرا زۆرتر ئیحتیمامی پێ ئەوێت بەو یاری. ئەمە ئەوە دووهەمینەن خۆی نابێ بە زۆری هەر لە کوردستان ئیحتیمام برێ بە یاری تۆپی پێ، چونکە ئیمکانێت هەیە بۆ بالە بۆ باسکە بۆ ساحە و مەیدان بۆ ئەم شتانە. بەڵێ کەسێک ئێوە بێ بە یاریزانی بالە هیچ مەرجێکتان هەیە هەر لە سەرەتای دەستپێکیوانێت توانای لە ڕووی توانای جۆستایی و لە ڕووی باڵاوە مەرجی هەیە؟ بەڵێ خۆی خوبەراکان مەرجیان داناوە. ئەمە قسە ئێمە نییە. خوبەراکان مەرجەکەیان چۆنە؟ ئەڵێ گەر یاریکەری دروست کرد لە یاری بالە یا لە یاری باسکە تەمەنی لە 9 بۆ 13 ئەبێ دەستی پێ بکەیت کە پێوتێ مینی ڤۆلی. مینی باسکەتێ، بەڵام ئێمە باسی مینی ڤۆلیەکەین. ئەرێ لە 9 تا 13 مەرجەکان چۆنە؟ شتێکی چۆن ئەرێ علمی گەورەیە. ئەرێ درێژی باوک زایدەن درێژی دایک تەقسیم 2 زەرب 0.8 کە درێژی ئەو مناڵە دەرەچێت کە عومرێگاتە 18 ساڵ. یعنی ئێستا تۆ مەجموعەیە مناڵ اختیارەکەی لە مەکتەبە یا لە نادیەکە ئیعلانێکی ڕێ چی حەز بە یاری بالە بکات با بێ ئێمە جلێینێ پێڵاوێنێ شتێنێ بە شەرت ئێمە اختیاری بکەین لە دواییە.
بەڵام کە تەماشا کرد ئەو کەسە ئەو مدربە چونکە ئێمە بەسراحەتەن مدربمان نییە نەوەکو لە کوردستان لە عێراق من خۆم لە 10 ساڵ لە بەغا لە ئیتحادی مرکزی عێراقی بووم ئەگەڕاین بە شوێن یەک مدربە نەبوو مەجبور کوڕێکمان هێنا لە ئەمریکا بوو 15 ساڵ ئەحمە حسێن لێوە هاتەوە بەس تەدریبێکی عەجایب لەگەڵ ئەو دکتۆر تارق ڕەزووقی لە عێراقا نییە جا ئەو مدربە ئەبێ بزانێ هەرەوە نییە کە بزێت تەدریب بۆ ئەمانەی پێ بکە ئەبێ ناحی نەفسی بزانێ کە جاری وایە مناڵ ترزێن ناحی نەفسی زۆر مهمە بۆ ڕیاز ئەجا لە عینی کاتە دایک و باوک جا تەئمینی سەحی جا تەئمینی ڕۆشتن بۆ ماڵەوە هاتن و ئەمانە ئەنجا لە دوای اختیباری بکە بزانە ئایا بڵێ بڕۆ درێژی باوکت و دایکتم بۆ بێنە کە بۆی هێنا ئەو ساکە تۆ عملەکە معادلەکە دەست پێ ئەکەیت کە معادلەکە دەستێتتر تۆ ئاسمی سار ناکوتی کاتێکە زانی ئەو مناڵە تەمەنی ئەگاتە برین مەترێک و 90 سانتیم و ئەمانە کە عمرێگاتە 18 ساڵ ئەوە مولائیمە چکە لە وڵاتان بێت و لە مەترێک و 96 سانتیم کەمتر بێ بۆ کوڕان ئیشی لەسەر ناکە بەڵێ کەواتە ئاستی یاری بالە لە هەرێمی کوردستان لە ئێستادا لە چ دۆخێکدایە لە چه ئاستێکدایە وەڵی ئێمە توانین برین لە خوار مام ناوەندیەوەیە ئەیش ئەگەڕێتەوە سەرچی نەئەگەرتەوە سەرەوە کادیرانی کە بالە ئەبەن بەڕێوە ئەگەڕێتەوە سەر ئیمکانیت لە یەکێتەکان یا لژن ئۆڵمپی و ئیمکانیەتی یانەکان یعنی یانەکان ئەبێ ئیمکانێتێکی گەورەی چاکیان هەبێ بێجگەلەوەی کە لە پاڵەوانتیا بەشداری بکەن ئەبێ یاری ودی بکەن ڕۆن بۆ ئەم وڵات بۆ ئەو وڵات لەگەڵ ئەو فرقە لەگەڵ ئەو فرقە ئەو ئیمکانین جا لە دوای ئەو مدربی چاک چکە مدرب هەموو شتێکە سا لە یاری بالا کە ئەو مدربە فێری کرد ئەم مەچەکە بەم شێوەیە بگرە ئیتر ئەوە ئەوی کەسە فێرە بێ لەسەر ئەو نەمەتە ئیتر مستحیلە ڕۆژ لە ڕۆژان غەڵەت بکە بەڵام فێری نەکەی چونکە مدرب یعنی چی تۆ مدرب یعنی غەڵەت چاکەرەوە ئەجنا هەموو یاریکەری کرد ئێستا هیچ وەکو جەنابێ یاری برین بالەیەکە یا شتێک ئەزانیت بەڵام لە بەعزێ شتێکە غەڵەتە برین لە تەوسیلە تۆ مچینە ئاوا دەست بگری یا نەوعیشکە دەست بگری ئەو فێر دەکا لێ دەست ئاوا لێ بکە بەم نەوعی لێ بکە مدرب ئەبێ غەڵەت چاک بکات نابێ بیێڵێ غەڵەت بەسەر یاریکەرا بڕوە خاصەتەن لە تەمەنی مینیڤۆلیە باشە کاک بەکرد وەکو دیارە لە ئێستا لە هەرێمی کوردستان بە قەیرانێکە تێدەپەڕێتن قەیرانەکەش گشتگیرە ینی کاری کردوتە لە زۆرێک لە کاکانی ژیان وەرزشی بالا دەتوانین بڵێن بە دەرنەبوو لەو قەیرانە بەڵێ خۆی با من عەرزەکەم ئێمە بەسراحەتەن نابێ گوێبینە قەیران نابێ گوێبینە نەبوون یعنی ئێستا ئەو یانە وەرزشیانە ئەتوانن زۆر وەسائیل هەیە کە تەمویل بکەن بۆ خۆیان سا ئێمە کە باسی یعنی برین دەوڵە دەکەین یا باسی برین ئەوانە بکەین کە یارمەتی نادیبە نابێ دەوڵەت یارمەتی نادیبێت نەبوو لە عالەمە خۆی تەمویلی هەبووە تەمویلی زاتی هەبوو خۆی بەخێو کردو چۆن مەطعەمی هەبوو ئوتێلی هەبووە دووکان و شتووەمانەی هەبووە لە تەمویلی ئەوە ئیتر 100 گرانی بێ و 100 قەیران بێ ئەو ماشیە ئیشی خۆیەکات و وەرزشی خۆیەکە ئێمە ئەومان نییە هۆکارەکەی چییە کە مەسەلەن ئەو یانەکانی کوردستان ئەو شتە ئەو تەمیلیان نیە ئەبێ یەکێک ئێستا لە دەوڵەمەندەکانی بڵێن پارارەکانی شاری سلێمانی یا هەولێر یا دوهۆک یا کەرکووک یا ئەمانە بێنە ناو مۆزوعەوە ئێستا تەماشاکەی لە ئەوروپا یا لە بەریتانیا کابراەک زۆر پارارە ئەچێ ئیدارەی نادێگە کاتە دەستی ینی ڕاضیش نییە بەس چییە لەگەڵ ڕاضایە چییەکە ئەمە ملیار لێرە لەبەرەوە یاریکەرە کڕێ چونکە ئەو یاریکەرە بۆچی ئەکڕێ
ئێستا تەماشاکەی میسی بڵێن یاریەکات لە یاری تۆپی پێ خەڵق بۆی بیبینێ بیتاقەی $300 پێ ئەڵێ بەس میسی ببینم نەوەکو یاریەکەش جا لەبەر ئەوە ئەمە تەمیلێکی گەورەیە بۆ ئەو یعنی تەماشاکەی ئەو ستادە 8,000 کەسەکرێت دۆرە ئەو پارەیە لە یەک یاریە جارە لە مانگێکە 3 یاریەکرێت 4 یاریەکرێت ئەوە عقلی تجاری پێ ئەوەیە ینی بازرگانەکانمان ئیمانیان بە ینی یاری وەرشیەکانیە یاخود یاریە وەرشیەکان و یاریچی و یانەکانن ئەو مستەوایان نییە کە مەسەلەن بازرگانەکان بێن مەسەلەن سەرمایەداری تیا بکەن وڵی ئێستا من لە بەرنامەی جەنابتانە و زۆر بەرنامەیەکە هەیە کە متابعەکەم شتی جوان پێشکەشەکەن ئەم سەرمایەدارانە بانگەکەن بۆ بەعزە شتێکە ئەمە زۆر شتێکی چاکە ئەمە هاندەرە بۆ هەموو شتێک یعنی تۆ نابێ نادێکی دل و گەورە و مەلعب هەیە و قاع هەیە و زەخمە و خەڵقە و بینیە و لە ئەوروپا و لەمانە بە تەمای ئەوە بێ حکوومەت بەخێو بکە ئەوە نییە لە وڵاتان نادێ حکوومەت بەخێوی ناکە هەوڵەدا سپۆنسەرە بۆ خۆی بدۆزێتەوە و چاوەڕێ دەستی حکوومەت ناکەن وڵاتان بەڵێ بەڵێ باباسی ئاستی باباسی لیژنەی ئۆڵمپی بکەین تا چەند گرنگیە بە یاری بالا لیژنەی ئۆڵمپی بە لەمە هەڵوێستێک بکەین بۆ وەکو جەنابی کاکە فەرمووی مەسەلەی قەیرانەوە بۆ چونکە لیژنەی ئۆڵمپی عایدی حکوومەتە لە هەموو وڵاتێکە چونکە حکوومەت تەمویلیەکات چ لیژنەی عێراقی بێت چونکە ساڵانە پارەی بۆ دائەنێ ئەم پارەیە لە سنووقایە ئەو لیژنەی ئۆڵمپیش بەپێی ئەو بودجەیە کە تەقدیمی ئەکات یەکێتی وەرزشیەکان بڵێن لە عێراقا 42 یەکێتی وەرزشیە بە جۆرەی ساڵانەی خۆی و بەرنامەی خۆی ئەو پارانە داوا ئەکات کولی مانگەشتێ بێ بە جۆرەی مستەنەدات و ئیتر بەم شێوەیە پارەکان سەرڤەکری بەڵام ئێستا لەم وەکو قەیرانە کە ئێمە هەمانە حکوومەت ناتوانێت ئەو پارەیە زۆر سەرفکا بۆ لیژنەی ئۆڵمپی لەبەرەوەی نەشاط زۆر کزە چونکە نابێت تۆ یەک بتوو لە بکەیتەوە لە ساڵێکە تر یاریکردانیشێ لە بالا شتیوانە چێ بۆ بەرەو پێشچوونی ئاستی یاری بالا لە هەرێمی کوردستان ئەمە یعنی نادیەکان ئەتوانن شتی کە بکەن بۆی کەوا یاریکەرەکانیان هەر لیاقەی بە دنیان بمێنێ هەر چۆنەڵی ئەو توانایی هینیان بمێنێ فعالیاتانێ باشتر ئەوەی یاری ودی بکەن یعنی یاری برایەتی بڵین لەگەڵ فرقەیەکی ئێرانە لەگەڵ فرقەیەشکە ئەو ساکە میواننارێکی بەسیتێکی ئەو نادی ئەتوانێت تەرتیبی کات بڵێ فەرموو بڵێ بەکر مستەفا ڕاهێنەرێ نێودەوڵەتی بالا گەلک سپاس ji bo حەکەمی دووەلی ببوورە ناوجیوانی نێودەوڵەتی گەلک سپاس ku digel me